خۆبەخشی و ئازایەتی کچێکی کریستیان دەبێتە چیرۆکی بەرنامەی ئەمجارەی سەربازی ون. ئەم کچە وەک قەڵغان لە بەرامبەر هەڕەشەکانی داعشدا دەوەستێت، ڕوبەڕووی نەهامەتی و هەڕەشەکانی تیرۆریستان دەبێتەوە، بەشێکی ئاوارەکانی دەشتینێنەوە لە باوەش دەگرێت. ئەم خۆبەخشە بڕیاری هاوکاریکردنی ئاوارە کریستیانەکان و ئێزیدیەکان دەدات و لە سەنگەرەکانی پێشمەرگەشەوە پاڵپشتی قارەمانانی نیشتیمان دەکات. ئێستا وای لێ هاتووە هەمووان ئەم کچە دەناسن و بە چاکەخواز و خێرخواز وەسفی دەکەن. کەنیسا زۆر پاڵپشتی ئەم سەربازە نەدەکات، چونکە هۆکارێک بوو بۆمانەوەی ئەم خەڵکەی لێرە نوێژ دەکەن و نزاکانیان دەگەیەنە ئاسمان. ئەم کچە کریستیانە ناوی لارایە و کەسێکی خۆبەخشە. ئەم خۆبەخشە سەرڕای مەترسی و زەحمەتی لەسەر ژیانی، بەڵام لە هەنگاوەکانی ناوەستێ بۆ بەخشینی ئیرادە و وزەی نوێ بۆ لە باوەشگرتنی ئەوانەی ژیانیان لێزەوت کراوە و ماڵ و حاڵیان داگیر کراوە و ماڵوێرانی جەنگ ڕووی تێکردوون. تەنانەت وێرانکردنی کەنیسەکان لەلایەن داعشەوە وای کرد پاراستن و پاکردنەوەی ئەم کەنیسەیە لە خۆ بگرێت و وەک ماڵەکەی خۆی خزمەتی بکە. أنا لارا فزرة من مواليد 1982 كخاهيانجو القش. من لارا یوسف زەرام لە ساڵی 1982 لە شارۆچکەی ئەلقوش هاتمە ژیان. پیشەی سەرەکی من مامۆستای زمانی سریانیم. جیا لە پیشەی مامۆستاییم لە ساڵی 2010 وەک چالاکوانی سیاسی و کۆمەڵایەتی کارم کردووە. هەروەها لەو کاتەی داعش چوان نێو موسڵ و دەشتینەینەوە من وەک خۆبەخش لە شاری دهۆک وەک هەماهەنگکاری کاروباری ئاوارەکانی شارەدەی ئەلقوش دەستم بە کاری خۆبەخشی کرد. ئەو کات ژمارەی ئاوارە مەسیحیەکان 2000 خێزانی شارۆچکەی ئەلقوش و دەوروبەری دەبوون. كمنسقة شؤون النازحين جو ناحية القش فعلا تقريبا 3000 نازحين موجودين وجو ناحية القش مثوثة لە کاتی هاتنی ئاوارەکانیش من خۆم لە خزمەت ئەو ئاوارانە بووم و هەماهەنگیم کرد لە نێوان ئاوارەکانی ئەو ناوچانە و دەستگا خێرخوازیەکانی هەرێمی کوردستان و هەروەها ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان. ئەو کارەشم لە ڕێگەی پارێزگای دهۆک بۆ گەیاندنی پێداویستی مرۆیی بوو بۆ ئەوەی تۆزێک لە نەهامەتیەکانیان کەم بکەمەوە. کارم لەگەڵ زۆر ڕێکخراوی مرۆیی کردووە بۆ خزمەتکردن بە ئاوارەکان. هەروەها بەشداری چەندین خولی جیاوازم کرد لەسەر پێکەوە ژیان و توانامرۆیەکان و هەروەها چارەسەری ناکۆکی و پێکەوە ژیان و مافی پێکهاتەکان لەو ناوچانەدا. دورات عن مهارات التفاوض وحل النزاعات، دورات عن التعايش السلمي، دورات عن حقوق المكونات. هەر لەم بارودۆخەدایە کە چیرۆکی لارا دەست پێ دەکا چۆن هەنگاو دەنێت بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارەکان، هەروەها بەسەر ئازارەکاندا باز دەدات و دەگات بە خەونە گەورەکەی کە هاوکاریکردنی لێقە و ماوانە.
ئەو سەرەتا لە ڕێگەی ڕێکخراوە ناوخۆیەکانی کوردستانەوە دەست پێ دەکات تا بەهانای ئاوارەکانی ناوچەی دەشتی نینەواوە بچن. دواتر سنووری وەرگرتنی هاوکاریەکان فراوان دەکات بۆ ڕێکخراوەکانی دیکەش. وا لەلایەن خۆشیەوە لەسەر ئەرک و گیرفانی خۆی هەر سەرەتا ئەم بەرهەڵگری هێناوە بۆ ئەوەی ئەم کۆمەکانە بە زووترین کات بگەێنێت بەدەستی لێقەوماوان. شورای لێکشوولە تەتەوع دەیکە خدمت نازحین. ئەو کاتەی داعش هاتە مووسڵ و ناوچەکانی داگیر کرد و کللتوری ئێمەی لە بەشێک لەم ناوچانە تێکدا و وێرانی کرد، ئەوە بۆ هۆکارێک کە بڕیارم دا وەک خۆبەخش دەست بەکار بم. ئەوە بوو لە پارێزگای دهۆک هەنگاوەکانی ئەم کارم دەست پێ کرد. ئەم کارم هەڵبژارد تا بتوانم هاوکاری بگەینمە دەست ئاوارەکان. ئەم ئاوارانەش دەکەونە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان، چونکە ئەلقوش سەر بە ئیدارەی نینەوایە، بەڵام بە شێوەی کردداری و سەرەکی لەلایەن هەرێمی کوردستان خزمەتگوزاری بۆ دابین دەکرێت. بۆیە پێویستی دەکرد پشت بە پارێزگای دهۆک و هەرێمی کوردستان ببەستین و نوێنەرمان هەبێت. بۆیە منەوە کارە دەکەم و هاوکاری ئاوارەکان دەکەم. ئێمە هاوکاری کوردستان لەبیر ناکەین. ود الاختيار دقيقة أنا لە هەوڵەکانی بەردەوام دەبێت و لە هاوکاریکردنی ئاوارەکان لە هەموو ڕێیەکەوە درێغی ناکات. هەموو کارێک دەکات و لە هەموو دەرگایەک دەدات تا تۆزێک لە ئازارەکانی لێقەوماوان کەم بکاتەوە. ئەم کچە دڵێکی گەورە و پشوویەکی درێژی هەیە. لە کاتێکدا ملیۆنان کەس ڕوودەکەنە ئەوروپا، بەڵام ئەو ئەم جۆرە ژیانە ڕەت دەکاتەوە کە خۆی لە ئارامی دابژی و هاودین و هاونیشتیمانیەکانی لە ئازار و مەینەتی دابن و باوەشی نیشتیمان بە هەموو ئێش و ئازارەکانیەوە هەڵدەبژێرێ. أنا كشولي دخلي كبيرة من ديانة. ئەو کارە خۆبەخشی کردومە تەنها لە چوارچێوەی خزمەت بە ئاوارەکان نەبووە، بەڵکو نەک تەنها بۆ ئاوارەکان کارم کردووە، بەڵکو هەنگاوم ناتە هاوکاری هێزی پێشمەرگە بکەم و لەگەڵ هەر دەستپێکی شەڕی داعش پێشمەرگە لە تەواوی بەرەکانی جەنگ پێویستی بە پاڵپشتی معنەوی هەبوو. كل عنده كان بحاجة ويا پێشمەرگە الدعم ديان، چونکە ئەوان لە پێشەوەی شەڕ بوون و پێویست بوو ئێمە لە دواوە پاڵپشتیان بین. ئەو کاتانەی ئەوانی شەڕیان دەکرد ئێمە بەردەوام هاوسەنگەر بووین و پاڵپشتی ئەوان بووین. أماخني وكلا لأنه أدهاو بجو ساحة قتال شد أمرق جو شر. لە ناوچەکانی خۆمان هەرگیز لە بیرمان نەدەکرد بۆ ئەوەی ئەوان چاونەترستر بن و بە سەر دژمن سەر بکەون. بۆیە سەردانی زۆربەی میحوەرەکانم کردووە، نەک تەنیا سەردان بەڵکو لە کاتی بۆنەکانی نەورۆز ئاهەنگمان بۆیان ساز کردووە و لە بۆنەکانی تر لەگەڵ پێشمەرگە بەشدار بووینە و بۆیە بەردەوام هاوکاریمان گەیاندووە بۆ ئەوانیش
بەپێی ئەو توانایی لە بەردەستماندا بووە چونکە ئەوان ئێمە دەپارێزن نابێت ئێمە هەرگیز لەبیر بکەین. بۆیە هەوڵم داوە دەمانەوێت لە ڕێگەی ڕێکخراوانی و دەوڵەتیەکان بە دنیا بڵین پێشمەرگە چۆن شەرەف و کەرامەتی ئێمەیان پاراست و قوربانیاندا لەم پێناوەدا کە چۆن بێجیاوازی لە دین و بیر و بۆچوون ئێمەیان پاراست. بۆیە بەردەوام دەمەوێت هاوکاری پێشمەرگە بم. بنێ خۆشمەیە و مؤدبە لارە کچێکی لەسەرخۆیە و زیرەکە لەگەڵ گەورە و بچووکدا مامەڵە دەکات و هاوکاری هەژاران دەکات و بە یەکسانی خواردن و پێویستی دێنێ و بەسەر خەڵکی هەژار و ئاوارەدا دابەشیان دەکات. ئەو زۆر ڕاستگۆیە بۆیە وێنەیەکی گەورەی ئەوم لە ماڵ داناوە ومخلصة بعملها ولحد الآن صورة مالها عندنا بالبيت الكبرها. بالنسبة لارا بەختە خۆش بەخت سەبارەت بە لارە ئافرەتێکی باش و خۆشەویستە لێرە هەموو خەڵک دەیناسێت و زۆر هاوکاری خەڵک دەکات و بە جوانی کارەکەی ڕادەپەڕێنێت. دوێ فتردا بڕاستی تشتێکی یە باش مژێدیت ئێدی تەشجیع خەڵکێکن و خەڵک پاڵدان و چونە دیف خەڵکی دەوەرن ئەلکوش و منطقە گوندێکی یە ڕەحەتە و پێشمەرگەل پێشیامەیە مادام پێشمەرگەل پێشیامەیە دوێت ئەم هیچ نەبیت پشتا پێشمەرگای ئەم ڕابواستین. دەمێکی درێژ پشتی هین یەمەدیتن کوم دەست بکارên mirovatî kirin wextê telesqofa menteqa hatîne menteqet azadkirî hatîne zêdetî kirin dest bi karên mirovatî kirin li gel menazimatê dîtirê li gel kenîsa harîkariya xelkê aware kirin harîkariya wan xelkê heta carekê min dît telesqofê de em çûn serxaniyekê hilbûn pîrejinek têda bû pîremêrek têda bû tinê ew mabûn wextê Daişa jî mabûn etwêrê da me peywendî pilarayê kirin û ew ê li gel kenîsa القوشي هاتن هاریکاری بو اینان هاریکاری بو کردن دستخوشی لارخانت کم هیدم هر سرکفتی بیتن کار خدا لارخان که چکا هر زیرک و که مدیتی دست بکا شری تروریستن داعش کی هرش کی دبر مثل المسیحیت تایبتی لارای دوره که هر ماطن هبو المنطقه هاریکاری که زور برای مسیحیت تایبت گیر پارزگاه دو که ام جوک رک خراب لاف ما تنسیق کباش هبد گلاره اورکج هم هفکار بیندید گلوی و هیدار نمونه تو کی لارای زور بن سر کاری خیر ئێرە بەنداوی مۆسڵە هێزەکانی پێشمەرگە سەنگەریان گرتووە بۆ پاراستنی خاکی کوردستان. پێشمەرگە و هێزە بوو کە دەستی درێژ و ڕەشی داعشان بڕی و تارمایی ئەم تیرۆریستانەیان لە ناوچەکە دوورخستەوە و خاک و سەرجەم پێکاتەکانیشان پاراست. ئەم پاراستنە وای کردووە لارا لە بیری نەچێت و بەردەوام بێت لە هاوکاری ئەم هێزە پارێزەرە. ئەم کارەی لارا ماوەی 5 ساڵە بەردەوامە. لارا ناسراوە بە کچە مەسیحیەک کە پاڵپشتی پێشمەرگە دەکات و ئاوارەکان لە باوەش دەگرێ. دەستخۆشی لە گەلک خۆبەخشی مەدەنیەکان دەکەین ئەوانەی وەکو هاوکاری تەقدیمیان کرد بۆ پێشمەرگەی وەکو ئەوڕۆ خوشکەلارە کە لە هەموو بارەگای جەنگ دەگەڕێتن لەگەر هەموو پێشمەرگەکان هەموو فۆجی پێشمەرگەکان دەسوڕێ یارمەتی مادی معنەوی غذایی ممکنە نالێن زۆرە ئان کەمەلۆوان وەکو سەر لە غذایەک تەقدیم دەکاتن بەس ئەمە وەکو پێشمەرگە گەلک دەستخۆشی لێ دەکەین. ئێمە زۆر سوپاسی لاراخان دەکەین کە هاونیشتیمانی مەیە هاوپشتی مەیە سەردانی مەدکات و خەمەکە زۆرمە هەلگرتیە گەلک سوپاس بووێ نمونەکە وەکو لاراخانێ ڕاستێژی ینی ئەم شانازیە کچەکە کووردا مەسیحیە وەکی
جناب واتکەین و ماوەکی زۆرە بەردەوام دێت سەردانە خاڵن پێشمەرگەیت کەتون و ئێکشوان کەسا بوو و شیای ئاڵای کوردستانê şarûçkê beşîqe berzketin ser dêra pîrozawêrê dîsan jî berdewame ser serdankirinê xwe bo sengerê pêşmergeyê û hawkarîkirina pêşmergeyê û bexşîna menewiyata pêşmergeyê em şanaziyê pê û dikeyn û hêvîdarî nimunên wekî Cenabê Larayê zor bin. ئیدی لێرە دەستەکانی خزمەت بەو کەسانە دەکەن کە لە زێدی باب و باپیرانیان دەربەدەرکراون و لە پێکەوتون و لە چاوەڕوانی دەستی خێری خێرخوازانن تا لە برسێتی و تینوێتی دووربن و ئازارەکانیان ساڕێژ بکەن. سەدان کەس سوودمەندن لەم کارە خێرخوازی لارە لە کاتی گەیاندنی هەر کاروانێکی ئەم هاوکاریانە کە پێکاتون لە جلوبەرگ و خواردن و پێداویستی و فریاگوزاری سەرەتایی. کاتێ دەستم بەو کارە کرد پەیامێکی مرۆیم هەبوو ویستم لە خزمەت مرۆڤایەتی دابم لە هەر شوێنێک بێ بۆیە کاتێ ئەم کارم کرد نەهامەتی خەڵکم زۆر بینی ئەو کاتەی داعش هاوتە ناوچەکەمان و لەو کاتە نەهامەتی و ماڵوێرانی ڕووی لە خەڵک کرد هەرکەس بیری لە خۆ تێرکردن و ڕزگارکردنی خۆ دەکردەوە بەڵام من ویستم هاوکاریان بم لە ڕێگەی ئەو پەیامە کە خزمەتە بە مرۆڤایەتی بۆیە هەنگاوم نابۆ ئەم کارە خۆبەخشە لە سەرەتا لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە هەوڵمدا کاری مرۆیی بگەێنمە ئاوارەکان لە هەر کوێ بن و لە هەر جۆرە هاوکاریەکیش بێت چونکە ئاوارەکان بەدەست برسێتی دەیان ناڵاند و زۆر پێویستیان بەو یارمەتیانە بوو هەر بۆیە ئامانجی منیش گەیاندنی ئەو پێویستی و هاوکاریانە بوو تا بتوانم خزمەت بە مرۆڤایەتی هاونیشتمانیانم بکەم. یەکێکی تر لە ئامانجەکانم ویستم پاڵپشتی کوردستان و سەرۆک بم و ئێمەی کریسیان پاڵپشتی بارزانی دەکەین چونکە ئەو ئێمە دەپارێزێت و پارێزگاریمان لێ دەکات. ئەگەر ئەو نەبوایە ڕەنگە کولتور و مێژوو و ئاسەواری ناوچەکەمان ئێستا لە تەفروت و ناوێرانکردن بووایە بۆیە ئەو کارە دەکەم و دەمەوێت هاوکاری خەڵک و ئەو کەسبم کە کوردستان و مەسیحیەکان و تەواوی پێکاتەکانیان پاراست وە گرنگ نییە لە بەرامبەر هەر کارێک دەستکەوتێکی مادیت هەبێت بەڵکو پێویستە خۆبەخشانە بۆ ئەم خاکە کار بکەین بۆیە ئێمە پاڵپشتی سەرۆک و کوردستان دەکەین و ئامانجی هەموو مەسیحیەکانیش سربەخۆیی کوردستانە. من دي ساعد ميدان لكم قصركم موقع إن شاء الله تشبش نعمل بالنسبة للمساعدات النازحين سەبارەت بە هاوکاری بۆ ئاوارەکان لە سەرەتای شەڕی داعش ئەم کارم کرد بۆ تێرکردنی پێویستی ئاوارە و گەیاندنی هاوکاریەکان بەڵام دەمویست زۆر زوو بەدەستیان بگات تا ئێش و ئازاریان کەم بکەمەوە ئەگەرچی ئەم هاوکاریانە قەرەبوو یە شتانی نەدەکردەوە کە لە دەستیان داوە وەک ماڵ و سامان و شەرەف و کەسوکاریان کاریگەری لەسەر دەرونیان هەر هەبوو چونکە هەموو شت قەرەبوو دەکرێتەوە بەڵام لە دەستانی مرۆڤێک قەرەبوو ناکرێتەوە. الشغل بلخلي أنا بقاوح كتقديم مساعدات تنازحين أكيد أغزالي صعوبات كبيرة كل شو لنا ئەو کارەی من کردم چەندین ئاستەنگی هەبوو بە تایبەت لە هاوکاریکردنی لێقەوماوان و ئاوارەکان کارێکی ئاسان نییە و زەحمەتی زۆر بوو. یەکێک لەو ئاستەنگانە هەندێک کەس هەبوون دەیانویست لە بەرژەوەندی خۆیان ئەم هاوکاریانە بەکار بێنن و دەیانویست بە بەرامبەر و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان کاری مرۆیی بکەن بۆ سوودی خۆیان بەکاری بێنن بەڵام ئێمە ئەوەمان قبول نەکرد چونکە تەنها شت من بیرم لێ نەکرد بێتەوە لایەنی مادی بوو. ئاستەنگی تریش هەبوو وەک کێشەی هاتوچۆ و زۆری تێچووی ئەم کرێی هاتوچۆ بۆ دوهۆک و ناوچەکانی تر من ئەم کارانەم بەخۆم دەکرد کەسم لەگەڵ نەبوو.
ئەم هاوکاریانە بەشێکی لە بازاڕەکانی کوردستان و بە هاوکاری ڕێکخراوە خێرخوازیەکان وەک مانگی سووری کوردستان و دەستگای خێرخوازی بارزانی دابین دەکرێن. طبعا اتوخا جانب المساعدات الصحية لا بس نازحين. هەروەها بەشێکی تری کارەکانم گەیاندنی هاوکاری تەندروستی بوو بە خەڵکی ئەلقوش ئاوارەی ناوچەکانی تر هەرچەندە نەمدەتوانی هاوکاری بگەێنم بە هەموو لێ قەوماوان بەڵام ئەوەی لە دەستم هات توانیم بیکەم. زۆر جاری شەو کەسانی زۆر ناساغ بوون دەمگەیاندا نەخۆشخانە و چارەسەرم بۆیان وەردەگرت. ئەو ماوەیەکی زۆرە بەم جۆرە خزمەت دەکات لە سەرەتای سەرهەڵدانی نەهامەتیەکانەوە فشارێکی زۆر لەسەر حکوومەت و دەستگاکان هەبوو بۆیە لارا بڕیاریدا هاوکاری ئاوارەکان بکات. سؤال قماية بالنسبة هەر لە سەرەتای شەڕ خوشکەلارە کاری لەسەر هاوکاری خەڵک دەکرد. ئەو کات زۆر هەژار و ئاوارە هەبوون و ئەویش لە ڕێگای کاری خۆبەخشیەوە هاوکاری گەیاندا ئەو کەسانە. تاوای لێهات ئەو کارە تایبەتەکانی خۆی پشتگوێ خست و هاوکاری و هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکان کرد بۆ بەهاناوە چوونی ئاوارەکان. بە تایبەت ئەو ڕێکخراوە خێرخوازیانەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کاری گەورە بکات و هاوکاری بگەێنێتە دەزاوارەکان بەبێ جیاوازی ئەم هاوکاریانە بەسەر ئاوارەکانی هەموو پێکاتەکان دابەش بکات. من قناة كردستان ئەمە دیاری کەناڵی کوردستان 24 لە بەرنامەی سەربازی ون بۆ خوشکەلارە. ئەمەش بۆ نرخاندنی تەواوی ئەو کارانە و ئەو خزمەتە گەورەی کە لە ماوەی 3 ساڵ ئەنجامی داوە و کردوویەتی بە تایبەت کاتێ لە لیژنەی پەنابەران کاری دەکرد و زۆر هاوکاری گەیاندووە بە لێ قەوماوان و هەماهەنگیەکی زۆر باشی هەبووە لەم کارەی لەگەڵ ڕێکخراوە خۆبەخش و خێرخوازەکان. بۆیە لە بەرامبەر ئەم خزمەتەی بە ئاوارە و پاڵپشتی بۆ هێزی پێشمەرگە ئەم دیاریەی کوردستان 24 پێشکەشە بە خوشکەلارە. زۆر پیرۆزە هەوڵەکانت جێگای سوپاسی ئێمێ و دەستخۆشیت لێ دەکەین.